جێگیرکردنی پشکی هەرێم لە بودجەی ساڵی داهاتووی عێراق وەک دەرفەتێک بۆ دەربازبوونی هەرێم لە قەیرانەداراییەکانی لێک دەدرێتەوە، ئەوەش بە مەرجێک کە پابەند بێت بە بڕگەکانی ئەو بودجەیە و ڕادەستکردنی بەشێک لە نەوتەکەی. ڕۆژی 21 ئەم مانگە ئەنجومەنی وەزیرانی عێراق بودجەی ساڵی 2021 پەسەند کرد و تیایدا پشکی هەرێم بە لە سەدا 12.67 دیاری کراوە. سپاس بۆ خوا ئێمە لە ئێستا دەکات لەسەر چارەسەرکردنی کێشەکان دەکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە دوجار خەڵکی هەرێم هاوڵاتی عێراقین و هەوڵ دەدەین بە زووترین کات بگەینە ڕێکەوتن. بودجەکە بە زیاتر لە 150 تریلیۆن دینار خەمڵێنراوە و بەو پێش پشکی هەرێم دەکاتە 12 تریلیۆن و 482 میلیارد دینار. یەکێک لە خەرجیەکان بریتیە لە خەرجی حاکیمە. ئەم خەرجیە پسۆڵەی خۆراک، سیستەمی دابەشکردنی گشتی، پشگیری کڕینی بەروبوومی گەنم و دانەوێڵەکان، دەرمان، هاوردەی وزە لەگەڵ سەرژمێری دانیشتوان دەگرێتەوە. لەمەشدا پشکی هەرێم 980 میلیارد دینارە. هاوکات خەرجیەکانی دیکە بریتیە لە خەرجی سیادی کە 27 بەش دەگرێتەوە، لەوانە خەرجی سەرۆکایەتیەکان و بەشێک لە وەزارەتەکان و دەستگا ئەمنیەکان و دەستەکان. زۆرترینی ئەم پارەیش بۆ وەزارەتی بەرگریە، دوای ئەویش حەشدی شەعبیە و بودجەی پێشمەرگەش لەم بەشەدا جیاکراوەتەوە. بودجەی ساڵی 2021 سەرەتایەکە بەرەو چاکسازی نەک چارەسەرێک یەکجاری و ئاماژەم چاکسازیەش پاڵپشتکردنی خەڵکی کەم دەرامەتە. هەرچی خەرجیە گەورەکەی هەرێمە بریتیە لە موچە کە ئەگەر موچەی تەواوەتی بدات پێویستی بە 895 میلیارد دینارە کە تەنها لە بودجەکەی عێراق ماگانە 145 میلیارد دیناری بۆ دەمێنێتەوە. ئەگەر بە لێبڕێنی لە سەدا 21 موچەدا بەش بکات، ئەوە حکوومەتی هەرێم پێویستی بە 707 میلیارد دینارە و تەنها لە بودجەکەی عێراق ماگانە 333 میلیارد دیناری بۆ دەمێنێتەوە. بەوتەی پەرلەمانتارێکی کوردستانیش ئەم بودجەیە لە بەرژەوەندی هەرێمدایە ئەگەر پێوەی پابەند بێت و ڕادەستکردنی 250,000 بەرمیلی ڕۆژانە نەکاتە گرفت، چونکە بەوتەی ئەو ئەگەر لە خەرجی ڕاستەقینەی هەرێمی کوردستان 10 تریلیۆن دیناریش وەربگرێت هێشتا لە بەرژەوەندیەتی. بەو پێی داهاتی نەوت بە نرخ و شێوازی ئێستا ناگاتە 5 تریلیۆن دینار و بە داهاتی ناوخۆشەوە ناگاتە 7 تریلیۆن دینار. ئەمە جگەلەوەی عێراق کرێی گواستنەوەی 250,000 بەرمیل نەوتی هەرێم دەدات لەگەڵ 100,000 بەرمیل نەوتی کەرکووک. هەروەها هێشتا هەرێم 200,000 بەرمیلی بۆ دەمێنێتەوە و دەبێت پێداگری لەسەر یاسایی بەڕێوەبردنی دارایی بکات کە تەنها لە سەدا 50 داهاتە فیدراڵیەکان دەدات. هەموو ئەم داتا و زانیاریانە ئاماژە بەوە دەکەن کە ئەگەر هەرێم مل بدات بۆ ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و بەشێک لە داهاتەکەی دیکەی بە بەغدا، ئەوە بە ئاسانی دەتوانێت لە قەیرانە چاوەڕوانکراوە داراییەکانی ساڵی داهاتوو خۆی ڕزگار بکات.